لێ بێ بۆم باس کە وردەکاریکە پێوتم کێشەی چیە تۆڵی هەستەکەم لە بەڕێوەبەتی کارەبا دەستکاری نرخ و کیلۆواتەکری ئەمە کێشەی تۆ چییە بۆم ڕووکەرەوە؟ بەڵێ من مانگی پێشتر تەسفێم کردووە کۆی پارەی درا و هەرز لەسەر بۆتە سەفر باشە بۆ تەنها ئەو مانگە 977,567 واتۆتەوە تەمەشا بکە لە 23 تەمەشام کرد 2380 کیلۆواتی خوێندێتەوە تەنها پاش 4 ڕۆژ بۆتە 3980 یعنی معقول نییە لە معقول نییە یعنی باوەڕپێنەکراوە تەنها لە ماوەی 4 ڕۆژ 1600 کیلۆوات زیاد بووە. ئەنی باسی تۆ ئەوەی کە دەستکاری کیلۆواتەکە دەستکاری کیلۆوات کراوە لەبەر ئەوەی قەرزی پێش ڕووناکی تەمەشام کرد سفر کراوە هەستاون تەحویلی 100 کیلۆواتیان کردووە یعنی کەواتە ئەو پارەی بەبەستیانە تەلاعویان بە کیلۆوات کردێت چەند پارە لەسەر